سڵاو من هەتام لە ڕێکخراوی کار دەکەم وەکو جار سەرکاری نەخۆشیە دەرونیەکان. ئەم ڤیدیۆ دروست کراوەتەوە بۆ هەموو ئەوانێک کە لە بواری چاودێری تەندروستی ئیشەکان لە هەرێمی کوردستان. ئەگەر حەز دەکەیت بزانی چۆن نیشانە باوەکانی نەخۆشی دەرونی دەستنیشان دەکرێت، هەروەها چۆن و لە چ کاتێکدا پێویستە کەسێک ڕەوانە بکەم بۆ پاڵپشتی دەرونی بۆ شوێنێکی گونجاو، ئەوە تکایە سەیری ڤیدیۆی یەکەم بکە. ڕەنگە بەشێکی خەڵک ئەزمموی ئاستنزمی نیشانە و گرفتی دەرونی بکە کە پێویستی بە پاڵپشتی پرۆفشناڵ نەبێت، یاخود ڕەنگە تۆ کەسێکت ڕەوانە کردبێ بۆ وەرگرتنی پاڵپشتی دەرونی، بەڵام ئەتەوێت بزانی چۆن بتوانی پاڵپشتی ڕاستەوخۆی بکەیت. ئەوە ئەم ڤیدیۆیە چەند زانیاری و سەرچاوی بەسوودی تێدایە دەربارەی ئەوە. لە کاتێک کەسێک کە هەست بە نیگەرانی بکات یاخود فشارێکی زۆری لەسەر بێ، پێویستی بە کەسێکی گوێی لێ بگرێ و لێی تێبگە. ئەو ڕێگانی ئێستا من باسییانەکەم چەند ڕێگەی زۆر ئاسانن، بەڵام بەسوودن دەربارەی چۆنیەتی وێگرتن و کاردانەوە یاخود وەڵامدانەوەت بە شێوازێکی هاوسۆزانە. ئەویش لە دوو بەش پێک دێ: گوێگرتن هەروەها وەڵامدانەوە. لە کاتی گوێگرتنە هەوڵ بدە لە ئەزمموی کەسەکە تێبگەی، باشتر لێی تێبگەی لە ڕێگەی پرسیارکردنەوە کە چۆن هەستت چۆنە ئێستا، کەسێک هەیە پاڵپشتی بکە لە ئەندامانی خێزانەکەت یاخود لە هاوڕێکانت، ئەزممونێکی چۆن بوو. هەروەها سەرنجی تەواو بدە لە کەسەکە، بە سەیری چاوی کەسەکە بکە، بە حەز بکە کە تۆ گوێی بۆ دەگری کە لەگەڵ ئەوی، حەز بکە کە تۆ پاڵپشتی ئەەکەی. بەڵام زۆر گرنگە کە هیچ شتێک سەرنجی تۆلانەدا وەکو کۆمپیوتەرەکەت کە لە بەردەستا یاخود مۆبایلەکەت هەوڵ بدە لەو کاتەیە کە مۆبایلەکانمان بێدەنگ بکەین. بە هەمان شێوە ئەو شوێنێک کە دانیشتنی دەرونی لێ بڕێوە ئەچێ پێویستە زۆر ئارام بێ و نەخۆشەکە هەست یا کەسەکە هەست بە ئارامی بکە و بەردەوام بپرسی ئایا تۆ هەست بە ئارامی دەکەی لەو شوێنەیە، و نابێت شوێنێکی زۆر قەڕەباڵغ بێت کە تۆ قسەی لێ ئەەکەی، ئەبێ زۆر ئارام بێ، نابێ هاتوچۆی کەسانی تری بەسەرەوە بێ بۆی نەخۆشەکە هەست بە دڵنیایی تەواو بکات. دووەم جۆر وەڵامدانەوەیە. لە کاتی وەڵامدانەوەیە هەوڵ بدە بە یارمەتی دەربە واقعی بە، واتە بەڵێنی هیچ شتێک مەدە کە ناتوانانی بیکەی. ناتوانی بڵێ چۆنەڵێ کەسەکە دڵنیا بکەیەوە لە شتێک بەس بۆ ئەوەی هەست بە ئارامی بکات. ئەبێ لەبری ئەوەی بڵێ کە هەموو شتێک باشە بێ، ئەتوانین بڵێن ئەوەی لە دەستمان بێ ئەیکەین بۆی تۆ هەست بە ئارامی بکەی، هەست بە ئاسوودەی بکەی. ئەمە بۆ وەڵامدانەوە. بە هەمان شێوە دام بە ئەزمموی کەسەکەیە بنێواتە بەراوردی ئەزمموی کەسەکە مەکە بە کەسێکی تر، واتە بڵێ تۆ زۆر باشتری لە چاو کەسانی تر، ئەبێت تۆ سوپاس گوزار بێ کە هێشتا بارودۆخیتە بۆ جۆرێ. تەنها ئەتوانی بڵێ کە ئەزممونێکی ناخۆشە و ئاساییە کە تۆ هەست بە فشارێکی زۆر و بە تۆ ڕەبوون بکەیت. ئەمانە وەڵامدانەوەی ئاساین بۆ کەسەکە. هەروەها زۆر گرنگە زانیاری بەسوود و ورد ببەخشی. هیچ زانیاریەک مەدە بە نەخۆشەکەت یا بە کەسەکە کە لێی دڵنیانی. هەوڵ بدە کە پرسیاری شتێکی کرد بڵێ نازانم کە زانیاریت نییە، یاخود بڵێ دەتوانم دوایی بگەڕێمەوە وەڵامی ئەم پرسیارەی تۆ بدەمەوە. لەسەر شاشەکە چەند کارامەیە بیرۆکەی خۆگونجاندن هەیە کە دەتوانین بەکاری بهێنین کە ڕەنگە ئەمانە شتێکی باش بن بۆ سەرقاڵی، واتە سەرقاڵی شتێکی باشە بۆ تایبەتی بۆ ئەو کەسانەی کە هەست بە فشار و نیگەرانی زۆر دەکەن. هەروەها ڕۆتینەکانی ڕۆژانەمان، واتە جێبەجێکردنی کاری ڕۆژانەمان وەکو پێشووتر، ئەمەش یارمەتی تۆ ئەدا کە هەست بە باشبوون بکەی، هەست بکەی کە باشترم لە ئێستاە، هەستی باشیت پێ ببەخشێ. بەڵام لە کۆتاییدا هەڵبژاردننی هەریەک لەو ڕێگانە کە من ئێستا باسییانەکەم ئەکەوێتەوە سەرکەسی بەرامبەرت کە ئایا کامێکێک لەو ڕێگەیانە بۆ ئەو یارمەتی دەرە و ئەتوانێ بیکات. یەکێ لەم ڕێگانە ڕۆتینە، دروستکردنی ڕۆتینێکە بۆ خواردنێت، بۆ خەوت، بۆ وەرزشکردنێت، بۆ چالاکیەکانی ڕۆژانت. واتە ئەبێت تۆ سێژەمی خواردنت لە کاتی خۆیان بێت، واتە کاتەکانت بەردەوام نەگۆڕێ. هەروەها جگەل لە خواردن ئەبێ خەوتنت لە کاتی دیاریکراوە بێ، واتە لە کاتێکی دیاریکراوە بخەی، لە کاتێکی دیاریکراوە لە خەو هەستی. هەروەها سەعاتێکی دیاریکراوت هەبێ بۆ وەرزشکردن، بە هەمان شێوە کاتی دیاریکراوت هەبێ بۆ چالاکیەکانی تری ڕۆژانە. چالاکی ڕۆژانە وەکو پاکردنەوەی خۆت کە گرنگیدانە بە خۆتە یا دەوروبەرتە یا گرنگیدانتە بە ڕوخسارتە، بە هەر یەکێ لەو کە پێشووتر ئەو ڕۆتینانت ئەنجامداوە. زۆر گرنگە ئێستا لەم ڕۆتینانە بەردەوام ببی.
ئارەزوو یاخود هیوایەت هەر یەکێک لە ئێمە ئارەزووی تایبەت بەخۆی هەیە یەکێک حەزەکە وێنە بکێشێ ئەوەی تر حەزەکە میوزیک بژەنێت یەکێک لە ئامێرەکانی میوزیک بژەنێ ئەمانە هیوایەتن کە زۆر گرنگە چەند هیوایەتێکمان هەبێت لە ژیانی ڕۆژانەمە بۆی هەست بە بێزاری نەکەم حەزەکەم کتێب بخوێنمەوە حەزەکەم سەیری فلیمێک بکەم گوێ لە میوزیک بگرم ئەمانە هیوایەتن کە زۆر گرنگە ئەمانە چەند دانەیەک هەبێ کە خۆمانی پێوە سەرقاڵ بکەین هەروەها خاوبوونەوە زۆر گرنگە خاوبوونەوە لە ڕووی جەسەدیەوە هەروەها لە ڕووی مێشکیشمانەوە کە چوونە ناو سروشتە گوێگرتن لە میوزیکێکی زۆر ئارامە کە دەنگی سروشت بێ یا هەر میوزیکێکی تری ئارامکەرەوە بێ هەروەها هەناسەدانی خوڵە کەمە زۆر یارمەتی دەرە بۆ ئارامبوونەوە بە هەمان شێوە مەشقکردنە کە لە ڕێگەی ئەتوانی بە پیاسەکردن بێت جا پیاسەکردمێ لە شاخە لە شوێنێکی ترە ڕۆیشتن بۆ هۆڵی وەرزشیە هەروەها ئەنجامدانی یۆگا ئەمیش بە یەکێک لە ڕێگاکان دادەندرێت کە یارمەتی دەرێکی باشە ئەگەر تۆ کەسێکی یاخود هێشتا کەسێک هەیە پێویستی بە پاڵپشتی زیاتری هەیە لەلایەن کەسێکی دەرونیەوە لەلایەن کەسێکی پرۆفشناڵەوە ئەوە ڕێکخراویسی دەروونناسی ڕاهێنرا و شارەزای هەیە کە دەتوانێت ئەم خزمەتگوزاریە یا ئەم چارەسەرانە پێشکەش بکات ئەتوانی کاری ڕەوانەکردن ئەنجام بدەیت لە ڕێگەی ئەو زانیاریانێکی ئێستا لەسەر شاشەکە بە دیار دەکەون بۆی بتوانین پاڵپشتی زیاترتان بکەین لە ڕووی دەرونیەوە سوپاس بۆ سیرکردنی ئەم ڤیدیۆیە هیوادارین توانی بێتمان پاڵپشت بین بۆیەوە